سەرەڕای گوزەرکردنی دەیان ئۆتۆمبیلی بار هەڵگر بەناو ناحیەکەیاندا و بوونی مەرجێکی بازرگانی. بەڵام دانیشتوانی ناحیی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە بەدەستدا بەش نەکردنی نەوتی سپی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەناڵێنن و داوا لە خێرۆمەندان و کۆمپانیاکان دەکەن بەدەمیانەوە بێن تا لە سەرما و کڕێوەی ئەم ساڵ خۆیان بپارێزن. وەڵڵاهی سۆبەی دارمان هەیە بە ذاتی خواردوو بەرمیلیش بەشمان ناکە بە شەرتێ سۆبەی داریشمان هەیە و اقتصادی شەکەین. ئەم شوێنە شوێنێکی شاخاویە و ساردە و بەفر و بارانێکی زۆری لێ ئەبارێ. ئایا هەرێمی کوردستان بێ، ئایا خێرخواز بێ، ئایا کۆمپانیا بێ ئەبێ مالی ژەمان بکە، ئێمە بە بەرمیلێ نەوت ئاشمان ناکەوێت. دانیشتوانی ناحێکە باس لە سەختی وەرزی زستان لە سنوورەکەیان دەکەن و ئاماژە بۆ ئەوە دەکەن بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و بوونی زنجیرە چیاکانی بەمەوە ساڵانە لە مانگی 11 تا سەرەتاکانی مانگی 5 ساڵی داهاتوو ئامێرەکانی گەرمکردنەوە بەکاردەهێنن و بۆ ئەم مەبەستەش پێویستیان بە 3 بەرمیل نەوتی سپی هەیە. قەینا و مەرزەکە یعنی بۆ ئێمە نییە، بۆ حکومە خۆیە، بۆ ئێمە نییە مەرزەکە بۆ ئێمە نییە، بۆ حکومەتی ئێستا گڵابەتیە یعنی من 3 کوڕمەیە هەرسیانیان بێ ئیشەوە لە ماڵە لەم لا فەقیرتێ لەو لا فەقیرتێ لەم لا فەقیرتێ لەو لا فەقیر هەڵ ناکەن مەرزەکە بۆ ئێمە. بەڵام ئێمە داواکەین لە حکومەت یارمەتیەکی ئەم ملەتە بدە، باوکی ملەتە، ئەگەر یارمەتی ملەت نەدا ملەت ئەشێوێ لە خۆیەوە. لای خۆشیانەوە دانیشتوانی ناحێکە سوپاسی حکومەتی ناوەندی دەکەن کە لە بری حکومەتی هەلێم بەرمیلێک نەوتی بەسەر ماڵەکانی ناحێکەدا دابەش کردووە. مختاری گوندی شێخ جەمالی سەر بە ناحێکەش نایشارێتەوە پەراوێز خستنی ناحیە و گوندەکانی سەر بەمەمۆ تەواوی سێکتەرەکانی گرتوتەوە و داهاتی مەرزی پشتە بۆ بەرژەوەندی بەرپرسە حزبی و حکوومەکان دەڕوات و هیچ داهاتێک بۆ ناوچەکە خەرج ناکرێت. هەموو پێداویستەکان من خۆم مەکتەبێکم کردووە بۆ حکومەت مناڵی تیا خوێندووە ئێستا مەکتەب نەماوە ڕێگاوبان هاوکاری ڕێگاوبان دوایەوە حەوزێکی ڤێتەنەریم کردەوە بۆ دێگەی خۆمە لەسەر حسابی خۆم. ئێسەش بەس ئاوی خواردنمانێ بەڕێز بەڕێوەبەری نەحەی بەمۆ حەوزێکی بۆ داخل کردین لە پرۆژەیەکا و کە ئاوی گوندەکەشمان فراهەم بیە و مرتاح بوێت. ناحەی بەمۆ لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەڵەبجەیە و خاوەنی مەرجێکی نافەرمیە و زیاتر لە 2000 شۆفێر بژێوی ژیانیان لەسەر ئەو ڕێگایە و کەچی وەک دانیشتوانەکەی دەڵێن بەدەست خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنین. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە.